دوای 75 ساڵ لە دروستبوونی قەوارەی ئیسرائیل لەسەر زەویەکانی فەڵەستین، پەنابردن بۆ تیرۆرکردنی نارەکان بووەتە ئایدۆلۆژیا و میتۆدێکی ڕێکخراو بۆ سەرکردە و حکومەتە یەک لە دوای یەکەکانی. چاودێران پێیان وایە بەرنامەی تیرۆرکردن لای ئیسرائیل لە ساڵی 2000 پێی ناوەتە قۆناغێکی جیاواز و بە شێوەیەکی بێوێنە ڕووی لە هەڵکشان کردووە، چونکە بە تیرۆرکردنی سەرکردەکانی فەڵەستین ئەبوو عەلی مستەفا سکرتێری گشتی پێشووی بەرەی جەماوەری بۆ ڕزگارکردنی فەڵەستین، شێخ ئەحمەد یاسین کەمەندام و دکتۆر عەبدولعەزیز ڕەنتیسی گەیشتە لووتکە. تیرۆرکردنی سەرکردەی سەرایای قودس باڵی سەربازی بزوتنەوەی جیهادی ئیسلامی تەیسیر جەعبەری و خالید مەنسوور و دوایین زنجیرەکردەوەکانی ئەو قەوارەیە بوون کە خۆی لە بنەمادا لەسەر داگیرکردنی خاک و دروستکردنی ئاشوب لە نێوان گەلان بنیات نراوە. دیارترین تیرۆری سەرکردە فەڵەستینیەکان لەلایەن ئیسرائیل لە ماوەی 2 دەی ڕابردوودا 27 یابی 2001 ئەبوو عەلی مستەفا سکرتێری گشتی بەرەی جەماوەری بۆ ڕزگارکردنی فەڵەستین بە 2 موشک لەلایەن ئیسرائیلەوە ئاڕاستەی ئۆفیسەکەی لە ڕامەڵڵا لە کەناری خۆراوە تیرۆر کرا. 23 تەمووزی 2002 ئیسرائیل سەلاح شەحادە دامەزرێنەری کەتیبەکانی قەسام باڵی سەربازی بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماسی تیرۆر کرد. 22 ئاداری 2004 هێزە داگیرکەرەکان لە بۆردومانێکدا شێخ ئەحمەد یاسین دامەزرێنەری بزوتنەوەی حەماسیان لە غەزە تیرۆر کرد. 16 نیسانی 2004 دکتۆر عەبدولعەزیز ڕەنتیسی سەرکردەیەکی دیکەی دیاری حەماسیان لە کەرتی غەزە بە موشک لە ڕێی فڕۆکەوە تیرۆر کرد. لە یەکی کانونی دووەمی 2009دا لە سەرەتای یەکەم جەنگی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە سەرکردەی سەربازی و سیاسی حەماس نزار ڕەیانی تیرۆر کرد. 15 کانونی دووەمی 2009 لە کاتی یەکەم جەنگی بۆ سەر غەزە ئیسرائیل سەعید سیام وەزیری ناوخۆی حکومەتی حەماسی تیرۆر کرد. 14 تشرینی دووەمی 2012 ئیسرائیل ئەحمەد ئەلجەباری جێگری فەرماندەی لیواکانی قەسامی تیرۆر کرد. ئەمەش بووە هۆی هەڵگیرسانی شەڕێکی 8 ڕۆژە کە تێیدا 20 ئیسرائیلی کوژران و 162 فەڵەستینی شەهید بوون. 12 تشرینی دووەمی 2019 ئیسرائیل بەها بۆ عەتا فەرماندەی ناوچەی باکووری لیواکانی ئەلقودس کە قۆڵی سەربازی بزوتنەوەی جیهادی ئیسلامیە تیرۆر دەکات. بزوتنەوەکە وەڵامی دایە و لە ماوەی 2 ڕۆژدا نزیکەی 450 موشک ئاڕاستەی ئامانجەکانی ئیسرائیل دەکات و بووە هۆی فلیزبوونی ژیان لە ئیسرائیلدا کە بووە هۆی زیانی 1 ملیار و 150 ملیۆن دۆلار. 5 ئابی 2022 ئیسرائیل لە بۆردومانکردنی تاوەرێکی نیشتەجێبوون لە غەزە تەیسیر جەعبەری فەرماندەی سەربازی لە سریەکانی قودس تیرۆر کرد کە شوێنی ئەبوو عەتای لە فەرماندەی باکوور گرتەوە. 6 ئابی 2022 ئیسرائیل خالید سەعید مەنسوور ئەندامی ئەنجومەنی سەربازی و فەرماندەی هەرێمی باشووری تیرۆر کرد.